پەیامی ڕابەرێکە کە بەتەنگ ئاشتیوەیە مەسعود بارزانی وەکو سەرۆکی هەرێم بە تەواوەتی لەناو ئەم مەسەلەیان پێم وایە دەوڵەتی سەربەخۆی کوردستان لە باشووری کوردستان دروست دەبێت. پرۆسەی ئاشتی لە تورکیا سەبارەت بە قەزەی کورد دەستی پێکردووە. باشترین کەسیش بۆ شەریکە ئاشتی لە تورکیا لە ڕاستی ئەکەفەیە. باسی چەکدانانە جەربی تەبیعی ئاسایی جارە چەکداناندرێ ئاخر هەنگاوە چەکدانرێت. ڕۆژە تەیب ئەردۆغان و پاشگالی گۆشە پەیدان لە 11 ساڵی ڕابردوودا هیچ هەنگاوێکی جدیان نەناوە بۆ دیموکراسی. یەک پارتێک لە باکووری کوردستانە نەما نهاتۆتە سەردەسەڵات لە تورکیا کە وەک پارتی دادگەشە پێدان ئاین لە بەرامبەربوونی بەکاردێنێت. ئەڵێت خۆناغی ئیمرالی خۆناغی ئەمریکا ئیسرائیلە. دەیانەوێت بە تورکیا بەهاری عەرەبی کۆتایی پێبهێنن، دەوڵەتی کوردی دابمەزرێنن بۆ ئەوەی ببێت بە پشت بۆ ئیسرائیل کە لە ناوچەکەدا تەنها باڵ و بێپشت ماوەتەوە. بەرنامەی بەکراوەی شەوی دووشەممە کاتژمێر 8:30 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.